پارتی دوای 78 ساڵ لە کوێوە بۆ کوێ. پارتی دیموکراتی کوردستان بە مێژوویەکی درێژەوە دەنازێت کە لە ساڵی 1946 دا دامەزراوە و 78 هەمین ساڵیادی دامەزراندنی خۆی دەکاتەوە. بەڵام ئایا سنگ و پێگەی ئەو پارتە لە کوێدایە و بەکام ئاراستەیە هەنگاو دەنێت؟ پارتی یەکێکە لە حیزبە سەرەکیەکان و لە زۆرینەی هەڵبژاردنەکانی دوای ڕاپەڕینی 1991ەوە زۆرینەی جاران بە تەنها یان لە لیستی هاوبەشدا حیزبی یەکەم و براوە بووە. لەم راپۆرتەدا سەرنج دەخینە سەر خاڵە بەهێز و لاوازەکانی ئەو حیزبە. یەکەم، لە دوای ئاشتاوایی پارتی وێچێتی و بە دیاریکراوتر لە پاش پرۆسەی ئازادی عێراقەوە و یەکگرتنەوەی کابینەی حکوومەتی هەرێم زۆرینەی کات پشتی شێری حکومڕانی بەرپارتی دیموکراتی کوردستان کەوتووە. لە ئێستادا جونگە سەرەکیەکانی هەرێمی کوردستانی کۆنترۆل کردووە. لەوانەش سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت، ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییشی هەرێم و بەشێک لە وەزارەتە سەرەکیەکانی هەرێم. پارتی تەنها دەسەڵاتدار نییە، بەڵکو دنیابینی حکومڕانی هەرێمیش لەلایەن پارتیەوە ئیدارە کراوە. بەتایبەت ئیدارەکردنی دۆسیەی نەوت، پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغداد، پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی هەرێمایەتیدا. بەشێک لە چاودێران لەو بڕوایەدان، بەشێک لەو هاوکێشانە گۆڕانکاری بەسەردا هاتووە. بەهۆی ئەوەی چیترێکێتی نیشتیمانی کوردستان هاوبەشێکی بەردەوامی پارتی نەبووە لە پیادەکردنی ئەو دنیابینیەی کە دەیەوێت جێبەجێ بکات. بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا پارتی وێچێتی ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە لە دابەشکردنی پۆستەکانی کەرکووک و نەینەوا و سەلاحەدین، لە دەستنیشانکردنی سەرۆککۆماری عێراق و یاسای هەڵبژاردن لە ناوخۆی هەرێم. لەلایەکی دیکەوە بەشێک لە چاودێران پێیان وایە کە پارتی لەم ساڵانەی دواییدا شکستی هێناوە لە ئیدارەدانی دۆسیەی نەوت و سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان و دابینکردنی خزمەتگوزاری و پرۆژەکان. بەشێک لە ڕەخنەگران پێیان وایە کە پارتی لە بڕیاری سربەخۆ فرۆشتنی نەوت و بڕیاردان لەسەر ڕیفراندۆمی سربەخۆیی هەرێمی کوردستان دووربینانە بیری نەکردوێتەوە. لە بەرامبەردا پارتیەکان پێیان وایە کە بەهۆی گەلەکۆمەی هەرێمی و هەندێجاریش ئەوەی پارتی بە خیانەتی ناوخۆیی ناوی دەنێت دۆخی هەرێمی کوردستان گەیشتووە بەم ڕۆژەی ئێستا. دووەم، پارتی حزبەکە بڕیار تێیدا ناوەندیە. جیاواز لە زۆرینەی حزبەکانی کوردستان بەوە دەناسرێتەوە کە بڕیاری سیاسی تێیدا مەرکەزیە و زۆرینەی هەڵوێستەکانی ئەو پارتە بە یەکدەنگی و یەکڕەنگی دەردەکەوێت. بەڵام بەشێک لە ڕەخنەگران لەو بڕوایەدان کە پارتی لە ڕابردوودا بەو شێوەیە بووە. لە ئێستادا حزبەکە بەسەر دوو ڕەوتی جیاواز دابەش بووە. ئەویش خۆی دەبینێتەوە لە ڕەوتی مەسرور بارزانی و نێچیروان بارزانی، ئەمەش لە پاش دەرکەوتنی نەوەی سێمی بارزانیەکان لەو حیزبەدا. لە دووهەمین کۆنفرانسەکانی حیزبەکەش بەڕوونی پێکدادان و دەست لە کارکێشانەوەی ئەندامانی خوارەوە و بەشێک لە کارگێڕی ناوچە و دەڤەرەکان ئاماژەیەکی ڕوون بوو بۆ ئەو تەنگژەی لە ناوخۆی حیزبەکەدا هەیە. سێهەم، پارتی لە ڕووی سیاسەتی هەرێمایەتیەوە نزیکە لە تورکیا، بەڵام لەم دواییانەدا و بە دیاریکراوی بەهۆی هەڵوێست و دەستپێشخەریەکانی نێچیروان بارزانیەوە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران ئاسایی کردوێتەوە. مانگی ئۆکتۆبەری ئەمساڵ پارتی دەکەوێتە بەردەم تاقیکردنەوەیەکی سیاسی کە ئایا پێگەی لە هەڵبژاردندا وەک خۆی دەمێنێتەوە وەک یاریزانێکی سەرەکی کە ڕێساکانی یاریکردنی دەستنیشان دەکرد، یان ئیتر دەبێتە یاریزانێک کە یاساکانی یاریکردنی دەرەوەی خۆی قبوڵ دەکات.